وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم دەستپێکردنی سیستەمی ئەلکترۆنی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ڕاگەیاند و لە مەراسیمێکدا لە شاری هەولێر سوودەکانی سیستەمەکە و چۆنێتی کارکردنی ڕوون کردەوە و ڕایگەیاند. ئەو سیستەما هۆکارێکە بۆ بربرکردنی گەندەڵی و بڕینی موچەی ئەو کەسانی کە کەم ئەندامنین و موچە وەردەگرن. سەرۆکی حکوومەتی هەرێمیش ڕایگەیاند سیستەمەکە هەنگاوێکی گرنگە بۆ چاکسازی لە ئەندام و دەستگەکانی حکوومەتی هەرێمدا. هەنگاو بە هەنگاو بە پێی واقع و زەمینە و توانەکان لە هەموو بوارەکاندا چاکسازی دەکەین و ئیرادەیەکی جددیمان بۆ چاکسازی هەیە و لەم پرۆسەیە بەردەوامین. بۆیە دەڵێن هەنگاو بە هەنگاو چونکە لەو بڕوایەداین کە چاکسازیەکی جددی و ڕاستەقینە چاکسازیەکە کە بەڕاستی بۆ چاکسازی بکرێت بە پشوو درێژی و بە ئارامی و لەسەرخۆ دەکرێت بە پلان و بەرنامە دەکرێت و دەگاتە ئەنجام. کار و کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی 2009دا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەوڵیدا ئەو سیستەمەت جێبەجێ بکات بەڵام سەرکەوتوو نەبوو. لە ساڵی 2013دا جارێکی تر سیستەمەکە دەستی پێکردەوە و دوای 2 ساڵ لا کارکردن تێدا کاری سیستەمەکە بە کۆتا گەشتووە. لە ئێستادا سەرجەم پارێزگاکانی هەرێم و ئیدارەی گەرمیان لە ڕێگەی نێودۆڕچێکەوە بەیەکەوە بەستراوەتەوە و کاری هاوڵاتیانی ئاسان کردووە. 1927 کەسیان سوودمەندانی کەمەندام و چاودێری خێزان بووە و 23,000شیان سوودمەندانی موچەی تایبەت بووە. بەڵام داتابێسی وەزارەتمان پاش تاو توێکردن و پێداچوونەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان تەنها 114,612 کەس داتاکانیان لەگەڵ داتابێسی سیستەمی ئەلکترۆنی وەزارەتمان تەواوە و ئەوانی تر کە ژمارەیان 101,106 کەس دەبێ موچەکانیان لە کاتی ئێستادا ڕادەگیرێ و بە پێی ئەم سیستەمە لەمە و دووە موچەدا بەش دەکرێت. سیستەمەکە سوودی لە چەند وڵاتێکی پێشکەوتوو وەرگرتووە و باوکاری ئاژانسی ئەمریکی بۆ گەشەپێدانی نێودەوڵەتی کارەکانی ئەنجام درراوە. ئەم سیستەمە دانراوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی لە سیستەمی کۆندا هەبوون وەک دووبارەبوونەوەی سوودمەدوان و ونبوونی فایلەکان و دواکەوتنی کاری پێدانی موچەی هاوڵاتیان. یەشقادریان ئارتی هەولێر.